ئەم کاتان باش هاوڕێیان بەخێر بێن سەر و سەر چاوم وی بەخێر بێن سەر چاوان هەمووتان باشن هیوادارم لە خۆشیدا بن ئەمڕۆکە بەرنمەیەکی زۆر تایبەت ساز دەکەین بەخێر بێن سەر و سەر چاوان لە ئێستاوە داواکاریەکەم ئەوەیە لەسەر جەڕەسەکە لەسەر جەڕەسی کەناڵی یوتیوب بەستم یوتیوب چونکە لەسەر فێسبوک پەخشەکە نامینێ بەڵام لەسەر جەڕەسی کەناڵی یوتیوب تکایە هەوڵ بدەن ئیتر ئەوە کە دابنێن چی پێڵێن لە جەڕەسەکە بدەن تکایە بەڵێ هاوڕەیەکە بۆمە بنووسێ دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە یان نا تاوەکو دەست بە پەخشێکی ڕێک و پێک بکەین بە کورتی بە پوختی بەڵێ سەرچاوان کاک زاگرۆس تکایە تێستێکی دەنگەکەم دەکەم زانم دەنگەکەم چۆنە شتێکم بۆ بنووسە بەڵێ کاک زاگرۆس هەمووی باشە و دەرەجەی یەکە هەربژی کاکە زاگرۆ هەربزی کاکە شۆڕش هەربژی کاکە هاوڕێڤ هەواڵ سەرچاوان سەر و سەر چاوان بخێر هاتن بەڵێ ئەمڕۆکە باس لە قۆناغێکی گرنگ دەکەین لە قۆناغی ئیمرالی کە ئیتر ماوەیەکی دوور و درێژە لە نێوان ئیمرالی واتە زیندانی عەبدوڵڵا ئۆجەلان و دەوڵەتی تورکیا لە ئارادایە بەڵام ئەمڕۆکە گەشتە لووتکەی خۆی لەکوێ گەشتە لووتکە لە پەرلەمان گەشتە لووتکە هەروەکو دەزانن دەسەڵات نەیدەویست ئەو بابەتە بە تەنیا لە چوارچێوەی دەسەڵات حکوومەت دابێ و لە چوارچێوەی حیزبە سیاسیەکانیش کەس نەیدەهوێست بە تەنیا بچێتە ژێر ئەو بارە بۆیە ڕێگایەکیان دۆزیەوە لە سەردەمێکدا کە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی ئیتر یعنی دەوڵەتی تورکای ئەردۆغانی دەوڵەتێکی پەرلەمانتاری نیە دەوڵەتێکی سەرۆکایەتیە و پەرلەمان تەماشا دەکەین لە دەوڵەتە سەرۆکایەتیەکاندا بە هیچ شێوەیەک نرخێکی وای نییە ناتوانێت بڕیاری سەرەکی و چارە نووسساز وەربگرێ وەکو شکلێک دەمێنێتەوە بەڵام سەرباری ئەوە تەماشامان کرد ئەوان قۆناغەکەیان خستە ناو باوەشی پەرلەمان و پەرلەمان ئیتر 6 مانگە ڕێک کاری لەسەر دەکا کارەکان هەوراز و نشێوی زۆر گەورەیان بخۆوە بینیون هاوڕێیان لەسەر فێسبوک وەرنە دەرەوە وەرنە سەر کەناڵی یوتیوب لەسەر یوتیوب پەخشەکەمان بەردەوام دەکەم بەڵام تکایە لەسەر یوتیوب ئیتر لەسەر یوتیوب کاتێک تەماشای بەرنامەکەی من دەکەن جەڕەسێکەیە تکایە یەک حرەکەتە یەک جوولەیە بیکە چرکە لەسەر جەڕەسەکە بکە ئەوە وا دەکا هاوڕێیانی دیکەش ئاگدار بکرێنەوە و بێن تەماشای ئەو بابەتە بکەن چونکە ئەو بابەتە بەڕاستی لە مێدیاکاندا نایبیسن ئەو قسانەی ئێستا دەیکەم ئەو شەو دەیکەم ئیتر لە هیچ مێدیایەکی کوردی بە هیچ شێوەیەک ئەمانە نابیسن بەخۆتان دەزانن مێدیای کوردی یان لایەنگرە یعنی لایەنگری حیزبیە و یانیش ئیتر پۆپولیستە شتێک دەکا کە بە تەنیا بینەران پێیان خۆش بێ بەڵام لە بواری تێگەیشتن لە قۆناغەکەدا هیچ خزمەتێک ناکەم هەر لە بۆ هەندێک کاتان لێ دەکەم کەناڵی یوتیوب کاتێک تەماشای فلیمەکە دەکەن لە ژێرەوە جەڕەسێکەیە تکایە چرکە لەسەر ئەو جەڕەسە بکەن لە هەموو بەرنمەکاندا بیکەن و ئەو هاوڕێیانەی کە نەبوونەتە سوبسکرایب چرکەیەک لە سوبسکرایب بکەن ویانیش لەسەر یوتیوبەکەدا ڕەنگبێ نیشانەیەکی یوتیوب هەبێ لەوێش نووسراوە سوبسکرایب لە ژێرەوە ئیتر ئەمە چرکە بکەن بۆ ئەوەی هەموو کاتێک من ناچارنەم 5 دقەکات خەرج بکەم ئەوەتان پێڕابگەینم بەڵێ بەپەلا دەکەوینە ناو بابەتەکە زۆر بەخێر بن سەر و سەر چاوم تکاتان لێ دەکەم لە دوای بەرنمەکەش هەوڵ بدەن ئەو لایفە لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن چونکە زۆر گرنگە لە 18 شوباتی 2026دا نومان قورتۆڵمیش سەرۆکی پەرلەمانی تورکیا راپۆرتی کۆتایی لیژنەی تەبایی نیشتیمانی برایەتی و دیموکراسی کە لە ناو خەڵکدا بە لیژنەی تورکیای بێتیرور ناسراوە ئەمە ڕاستیەکە لە ناو خەڵکی تورکیادا تورکیا ئەڵێ لیژنەی تورکیای بێتیرۆر بەڵام پێشتر لەبەر ئەوەی دەبواە دەمپارتی چوبە ناو ئەو لیژنەیە و یەک لە مەرجەکانی دەمپارتی ئەوە بوو کە ناوی ئیتر لیژنەی تورکیای بێتیرۆر ویانیش
تێرۆرسز تورکیا کۆمسیۆن و بگۆڕدرێ بۆ لیژنەی تەبایی نیشتیمانی برایەتی و دیموکراسی و ئەمە قبول کرا. ئیتر دوای 6 مانگ راپۆرتی کۆتایی خۆی پەسەند کرد و ڕایگەیاند بۆ ڕایگشتی بڵاو کردەوە. ئەم راپۆرتە 6 لاپەڕەیە کە لە 21مین کۆبوونەوەی لیژنەکە لە هۆڵی ڕێوەڕسمەکانی پەرلەمان قبول کرا پێشنیاری هەستیار لەبارەی هەڵوەشاندنەوەی پەکەکە چارەسەری دیموکراسیانەی پرسی کورد و بارودۆخی یاسایی عەبدوڵڵا ئۆجەلان لەخۆ دەگرێت. کورتە راپۆرتەکەی ناو ڕێخستنە یاساییەکە کە پێشبینی کراون ئەو ناونیشانەی خوارەوە لەخۆ دەگرن. یەکەمینیان ویانیش ئەلیف کورتەی گشتی و پێک هاتی راپۆرتەکە بە گشتی لە 7 بەشی سەرەکی پێکدێ. یەکەمیان کارەکانی لیژنەکە، دووەمیان ئامانجە سەرەکیەکان، سێمینیان ڕەگ و ڕیشەی مێژوویی واتە مێژووی لەناوکەوانە برایەتی تورک و عەرەب و جەختکردنەوە لەسەر یاسای برایەتی. خاڵی چوارەم خاڵە هاوبەشەکان، پێنجەم هەڵوەشانەوەی پەکەکە، شەشەم پێشنیارە یاسایەکان، حەوتەم پێشنیارەکانی دیموکراتیزەکردن واتە فراوانکردنی ماف و ئازادیەکان. لە سەبارەت بەبێ ڕێخستنەکانی پەیوەست بە پەکەکە و پرۆسەی چەکدانان. راپۆرتەکە هەستیارترین قۆناغی پرۆسەکە بە چەکدانانی پەکە و هەڵوەشانەوەی پەکەکە خۆی پێناسە دەکات. لەوێدا لەسەر 3 بڕگە ئیتر قسە کراوە: یاسای تایبەت و کاتی، پێشنیاری یاسایی تایبەتمەند و کاتی، یعنی تاوەکو ئێستا پێشنیارێکی گشتی نیە بەڵام تایبەتمەند و کاتی کراوە بۆ گەڕانەوەی ئەو ئەندامانی ڕێکخراوەکە کە چەک دادەنێن بۆ ناو ژیانی کۆمەڵایەتی، یعنی ئەمانەی کە لە ئەشکەوتی جاسانە ئیتر بۆ نمونە چەکەکانیان سووتان و یانیش ئەمانەی لە ئایندەدا دەیان هەوێ بۆ شێوەیە چەکەکانیان دابنێن. پاشان ڕێگری لە تێگەیشتنی بێ سزادان. نۆمان کورتڵموش سەرۆکی پەرلەمان جەختی کردەوە ئەم یاسایە ڕێخستنانە بە بنەمای لێبوردنی گشتی نایێت. ئەمە لێبوردنێکی گشتی نییە، بەڵام پاشان لە شرۆفەدا باز دەکەم کە گشتیە یان گشتی نیە، بەڵکو لەسەر بنەمای یاسایی دەبێت و لە بەرچاوگرتنی ویژدانی گشتی هەڵسەنگاندنی تاکە کەسی بۆ دەکرێت. یعنی لەسەر ئاستی تاکە کەسی ئیتر ئەوان مامەڵە لەگەڵ ئەو کەسانە دەکەن کە چەکەکانیان دادەنێن و ئیتر دەستنەوە ناو تورکیا. پاشان خاڵێکی دیکە تێکەڵکردنەوە واتە ئەنتیگریشن پێشنیار کراوە میکانیزمێکی ڕوونی دادوەری و پشتیوانی کۆمەڵایەتی دامەزنێن بۆ کەسانی دەستیان لە توندوتیژیدا نەبووە بۆ ئەوەی بگەڕێنەوە ناو ژیانی مەدەنی. و خاڵی جیم باس لە کورتە یاسایەکانی دیموکراسی دەکات بۆ چارەسەری پرسی کورد و چەسپاندنی ئاشتی کۆمەڵایەتی. ئەم چاکسازیە یاساییانە لە کارنامەکەدان کۆتایی هێنان بە سیستەمی قەیوم، پێویست ناکە زۆری لەسەر بڕۆم، نوێکردنەوەی پێناسەی تیرۆر. ئەمە خاڵێکی زۆر گرنگە، یعنی دەوڵەتی تورکیا پێشتر کە دەیگوت تێرۆر ئیتر یەک تێرۆر هەبوو، تێرۆری پەکەکە منداڵان دەکوژی، ژنان دەکوژی، تورکان دەکوژی، دژی دەوڵەتە لە باوەشی ئیمپریالیزمدایە، لە باوەشی ئیسرائیلدایە و لەگەڵ ئەو تێرۆرە جگە لە نەفرەتکردن، جگە لە تفلێکردن، جگە لە جوێن پێدان نابێ هیچ هەڵسو و کەوتێکی کە بکەن، نابێ ئیتیفاقی لەگەڵ بکەی، نابێت تۆقی لەگەڵ بکەی، نابێ ئەو کەسانێک کە کوردن و وەکو ئەوان قسە ناکەن ئیتر لەگەڵیان هیچ جۆرە سیاسەتێک بکەیت. ئێستا دەوڵەت ئەڵێ نوێکردنەوەی پێناسەی تیرۆر، ئەمەیان بە درێژی دەخوێنمەوە. پیلانی بۆ داڕێژراوەکە لە یاسای دژە تیرۆردا گۆڕانکاری بکرێت بۆ ئەوەی ئەو چالاکیانەی توندوتیژیان تێدا نییە و ئەو ڕەخنانەی لە چوارچەوەی ئازادی ڕادەربڕیندا وەک تاوانی تیرۆر ئاماژە دەکرێن بەلاوە بنرێن. ئەها تێگەشتی ئێستا کە مەبەستیان لە نوێکردنەوەی پێناسەی تیرۆر چییە؟ ئێستا کە لەمە دووە تیرۆرێکی دیکە لە تورکیا دەبینین کە لە تیرۆرەکەی پێشوو جیاوازترە. پاشان خاڵێکی دیکە باسی هاوڵاتی بوونی دەستوری دەکات، یانێ لەسەر بنەمای دەستور ئیتر هاوڵاتی ئازاد و یانیش هاوڵاتی بوونی دەستوری کە هەمویان بەبێ جیاوازی نەتەوە و ئاین لەخۆ بگرێت. پاشان باس لە مافی ئومێد دەکات بۆ عەبدوڵڵا ئۆجەلان سەبارەت بە دۆخی عەبدوڵڵا ئۆجەلان هەرچەندە لە راپۆرتەکەدا دەستەواژەی ڕاستەوخۆی ئازادکردن بەکار نهاتووە، بەڵام ئاماژە بە یاسا نێودەوڵەتیەکان کراوە. یعنی دەوڵەتی تورکیا و یانیش کۆمسیۆن و یانیش دەسەڵات
دەیەوێت بە تورکە ناسیۆنالیستەکان بڵێ ئێمە هیچ ئازادیەکمان بە عەبدوڵڵا ئۆزەلان نەداوایی تر عەبدوڵڵا ئۆزەلان لای ئێمە هەر زیندانە هەر ئەوەی جارانە بەڵام بڕیارەکانی دادگای مافی مرۆڤی ئەوروپا و دادگای دەستوری لە ئارادان ئەو راپۆرتە جەخت لەسەر پابندبوونی تەواو بە بڕیارەکانی دادگای مافی مرۆڤی ئەوروپا ئای هەموو دادگای دەستوری تورکیا دەکاتەوە هەر لە بۆ هەندێ ئیتر مافی ئومێت یعنی کە بە ئینگلیزی ئەتوانین وەکو ڕایت تو هۆپ لە باز بکەین لە راپۆرتەکەدا پێشنیار کراوە چەمکی مافی ئومێت بچێتە ناو سیستەمی یاسایی تورکیاوە کە ڕێگە دەدات بە پێداچوونەوە بۆ دۆخی ئەو زیندانیانەی سزای زیندانی هەتایی قورسیان هەیە دوای ماوەیەکی دیاری کراوە ئەمە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەتوانێت ڕێگە خۆش بکات بۆ گۆڕینی پێگەی یاسایی ئۆجلان لە زیندان کە لە زینداندایە پاشان بە هەر تایبەت بەوە گۆشەگیری و چاودێری جەخت لەسەر باشترکردنی بارودۆخی مانەوەی لە ئیمرالی و ڕێکوپێرکردنی دیاردە یاساییەکان کراوە ئیتر ئەمە سەرەتای راپۆرتەکە بوو بەڵام من لێرەدا ئیتر هەوڵەدەم شڕۆڤەیەکی زۆر تایبەتتان پێشکەش بکەم هەروەکوتم ئەو شڕۆڤەیە لە هیچ مێدیایەکی دیکە لە هیچ تەلەڤیزیۆنێکی دیکە بە تایبەتی بە زمانی کوردی زاراوەی سۆرانی نابینن ئیتر ئێستا کە ئەمەتان پێشکەش دەکەم هەر لە بۆ هەندێ من کارێکی زۆرم کردووە لە بێنیەوە کار دەکەم لەسەر ئەو بابەتە ئەگەر ئێوەش تۆزێک دەتوانن ئیتر مراعاتی وەزعی تایبەتی من و ماندووبوونەکەی من بکەن تکایە ئەم ڤیددیوە لە دوای تەوابوونی لە بۆ دۆست و هاوڕیانتان بنێرن و داوایان لێ بکەن کەناڵی یوتیوبی هیوا خۆشنا و سوبسکرایب بکەن بۆ ئەوەی ڕەنجەکەم بە فیڕۆن نەچێ و ئەو ماندیبوونێ کە من دەیچێژم ژمارەیەکی زیاتر لە هاوڵاتیان بتوان سوودی لێوەربێ هاوڕیان بابینە سەر ئانالیزکردنی ئەمە واتای چیەوە چ کاردانەوەیەکی لەسەر سووریا دەبێ و باس لە قەرەواتەکەی بۆی باغەکەی مەزلوم عەبدیش دەکەین لە هەمان کاتدا یەکەمینیان بە باسی ئەنجومەن بکەین چونکە ئەو پێشنیار یاساییە کە ئەمڕۆکە قبول کرا دوای 6 مانگ ئیتر لە ئەنجومەن وایەتە وانیش پەرلەمان دەرچووە ئیتر پێش هەموو شتێک ئەتوانم ئەوە بڵێم کە جێگەی خۆشحاڵیە چونکە دەکرا لەو ماوەیەدا کارەکە پەک خراپە دەکرا ئەو کارە سەر نەکەوت باید دەکرا ئیتر کارێکی تێکدەرا نەکرابە تورکیا وڵاتێکە کە لە پڕەوە کاری تێکدەرانە دەکرێن تورکیا وڵاتی کودەتاکانە تورکیا وڵاتی عەسابە و ئیتر گێرە شێوێنیە هەر لە بۆ هەندێ ئیتر دەکرا ئیتر کارێکی گێرە شێوێنی ئیتر ڕوویدا بە ئەو پرۆسێ سەر نەکەوت بە وەکو پرۆسەکانی پێش و 1993 کە چ شەڕێک لە دوای ئەمەدا دروست بوو 4000 دێهات سووتێنرا کە من لەوێ بووم 4000 دێهات سووتێنرا بە تەنیا لە ساڵی 2000 ئیتر 1994دا پاشان بە هەزاران خەڵکی سڤیل ئیتر بە بێگوناح بەس لەبەر ئەوەی نیان دەگوت پەکە تیرۆریستە لە ناوەندی جادە ئیتر گول لە باران دەکرن بە شەو دەکارە ساتی زۆر گەورە ڕوویداوە ئەو خەڵکە هەمووی ئاوارە بوو ئیتر و لە هەمان کادا لە 2015 یعنی تەماشاکە پرۆسەکە سەر نەکەوت ئیتر چاتە ئاراوە کوردەکانی ویانیش پەکەکەی ناساری شەڕی کرد کە شەڕەکە لە سەرەتاوەی کۆتاییەکەی دیارەکە کۆتاییەکەی دۆڕاندنە ئیتر تەماشامان کرد ئەوەی 2015 ئیتر دۆڕان بە دوای دۆڕان هەتاوەکو شەڕەکە گەیشتە ناو تونێلەکانی پەکەکە لە بادینیان ئیتر لە بۆ هەندێک ئێستاکە دەبێ سەرباری هەموو کەم و کورتیەکان سەرباری هەموو تێبینیەکانمان سەرباری هەموو نیگەرانیەکانمان ئەوە بڵین کە ئەجێگای خۆشحاڵیە کە پەرلەمان ئەو قۆناغەی بە سەرکەوتویی تێپەڕا ئیتر خاڵێکی دیکە سەرباری ئەوەی ئەنجومەنی تورکیا ئەنجومەنێکی سەردەمی تورکیای بەر لە ئەردۆغانی نییە یعنی ئەنجومەنێکە کە لە سیستەمی ئەردۆغاندا ئێستا کار دەکاوە لە هەمان کاتدا ئیتر ئەو ئەنجومەنەوە کوتم تورکیا سیستەمێکی سەرۆکایەتیە بەڵام توانی کارەکە تا ئێستا بەباشی بەڕێ بکەوە ئەگەری هەیە لە ئایندەی دیکەشدا ئیتر هەندێک کار بکات
و ئیتر ئەکرێ لە ئایندەشدا ئەنجومەنەکە هەندێک کاری دیکە بە سەرکەوتووی بەڕێوە بکە. بەڵام لە هەمووی گرنگتر خاڵی لە هەمووی گرنگتر سیاست ئیتر گۆڕا لە تورکیادا ئەتوانین ئەوە بڵێن. یعنی تەماشا دەکەین سیاست زۆر گۆڕاوە چی گۆڕاوە لە تورکیادا لە ڕاستیدا تەماشا دەکەی جیاوازیەکی زۆر لە نێوان حیزبە سیاسیەکاندا نەماوە. یعنی جیاوازیەکی زۆر بەسیتە وەکو جیاوازی نێوان یەکێتی و پارتی و پەکەکەی لێ هاتووە. یعنی یەکێتی و پارتی و پەکەکە ئێستا جیاوازیان چیانی ئەوانیش نەوت دەفرۆشن ئەوانیش نەوت دەفرۆشن وانە ئەوانیش ئەڵێن بژی کوردستان بژی یەکێتی نەتەوەیی ئەوانیش ئەڵێن بژی یەکێتی نەتەوەیی وانە ئەوانیش ئینسانی قسەی باش دەکەن ئەوانش قسەی باش دەکەن ئەوانیش جوێن دەدەن ئەمانی دیکەش جوێن دەدەن. یعنی وای لێ هاتووە ئیتر هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەن لە تورکیادا جیاوازیەک لە نێوان حیزبەکاندا نەمایە. مەسلەیەکی نەتەوە پەرستی هەیە ناسیۆنالیزم هەیە ئەو ناسیۆنالیزمش هەستێکی گشتیە لە ناو تورکیادا. بەڵام هەندێک جار بە تایبەتی لە ماوەی دواییدا لە هەندێک پرۆژەدا ئەگەر بەگشتیش نەبێت دەتوانێت خۆی لە نەتەوە پەرستێکی ناسیۆنالیستێکی ئەتنیکی قومی هەتا حدێک بدزێتەوە ویان بشارێتەوە. ئەمەش یارمەتی ئەدا کە قۆناغی نوێ لە دایک ببن ئەم قۆناغە نوێیانە وا ئەکا کە ناسیۆنالیزمەکان لە ناوە خۆیاندا تا ڕادێک نەرم ببن. ئیتر تەماشا دەکەی گۆڕانکاریەکی دیکە کە لە تورکیادا هەیە ئایدۆلۆژیە نەماوە ئایدۆلۆژیە گۆڕاوە بەڵکو سۆسیۆلۆژیە جێگای ئایدۆلۆژیای گرتوتەوە. تەماشا کە لە ناو کوردەکانیشدا ئەمە هەیە لە ناو ئەوەکانیشدا هەیە مەسەرەن جەهەپە پارتێکی سۆسیال دیموکرات نییە بەڵام تەماشا دەکەی دینداری لە ناودایە فاشیستی لە ناودایە سۆسیالیستی لە ناودایە کورتی لە ناودایە تورکتیشی لە ناودایە دژە ئیمپریالیزمی لە ناودایە و هاوڕێ ئیمپریالیزمی تێدا ئەوە لە ناو پارتە کوردەکانیشدا هەیە. تەماشاکە لە ناو پەکەکەدا لە ناو پەکەدا شۆڕژگێر هەیە سۆسیالیست هەیە لە هەمان کەدا فاشیستیش هەیە وانە. یعنی ئیتر ئەمە لە ناو ئاک پارتیشدا هەیە. یعنی ئاک پارتی حیزبێکی وەکو حیزبێکی ئەیدۆلۆژی ئیسلامی دەبیندرێ بەڵام لە هەمان کەدا لە ناو ئاک پارتیدا تەماشا دەکەی هەڵس و کەوتکردن لەسەر بنەمای سۆسیۆلۆژی ڕاسیۆنالیزمی سۆسیۆلۆژیش لە ئارادایە هەروە نییە وەکو ئێمە تەماشای دەکەین. ئیتر پارتە گەورەکانی تورکیا زۆر جار لەو ماوەیەدا لەسەر بنەمای ناسنامە سیاست ناکەن مەبەستن لە ناسنامە ئیسلام چی و تورکچێتی و شتیوە زۆر جار ئەمە ناکەن و ئەم گۆڕانکاریە ئێستاکە دەبیندرێ زۆر بە ئاشکرا ناوێرن نیشانی بدەن چونکە هەتا وەکو ئێستاش پێویستیان بەلایەن گرانە حیزب لە وڵاتانێک کە هەڵبژاردن تێدا دەکرێت ناچارە حیساب لە بۆ لایەنگرانی بکە وانە. ئیتر چۆن تەماشا دەکەی لە کوردستاندا حیزبی دادوەری چیە و گروپی دادوەریە چیە حیزبی دادوەریە چیە ئەو حیزبی عەلی باپی ناوەکەی خۆی گۆڕیا ناوێکی ئیسلامیە پەیوەندیەکانی هەموو لەگەڵ ناوەکی ببوورە ناوێکی نیمسە ئەلمانیا پەیوەندیەکانی هەموو لەگەڵ لایەنە ئەلمانیەکاندان پارە لە حیزبێکی دیکەی ئەلمانی وەردەگرێ بەڵام لە بەرامبەر لایەنگرانیدا تەماشا دەکەین بەردەوام هەوڵەدا ناسنامەی خۆی بپارێزی ناسنامە ئیسلامی بوونی خۆی پارێت چونکە پێویستی بەوانەیە وانە لە تورکیاشدا ئەمە هەیە بەڵام کە زۆر جار لەسەر مەسەرە هەستیارەکاندا تەماشامان کرد لەو ماوەیەدا ئەوەی من سەرنجم کرد لەسەر بنەمای ناسنامە سیاسەتیان نەکرد. پاشان هەندێک شت ئەگەری گۆڕینی هەیە ئەگەر دەسەڵاتیش نەیهەوێ لە تورکیادا بۆ نمونە باس لە بڕیاری دادگای مافی مرۆڤی ئەوروپا دەکرێت یعنی لەلایەک ئەڵێ ئەو لێبوردنانە ئەو یاساینەی کە دەردەخرێن یاسای تایبەتن بە هەندێک کەس لێبورینی گشتی نییە بەڵام لە هەمان کاتدا باس لە بڕیاری دادگای مافی مرۆڤی ئەوروپا دەکرێت. ێ باشە بڕیاری دادگای مافی مرۆڤی ئەوروپا خۆ بەتەنیا باسی ئۆزەلان ناکە باسی دەمیرتاشی دەکا باسی ئۆسمان کاڤاڵاش دەکات کە قەت پەکەکە نەبووە کەواتە لە ڕاستیدا ئیتر تەماشا دەکەین هەندێک شت دەگۆڕین لە دەرەوەی ئێرادەی دەسەڵاتدا ئیتر ئەمانە زۆر گرنگن و پارتیە سیاسیە فاشیستەکانیش دەگۆڕدەین مەسەن ئەمڕۆکە تەماشای گوێم لە لێدوانێکی سەرۆکی ئی پارتی گرت ئیتر
دەروێش ئۆڵ و موسەنا دەروێش ئۆڵیەچیان ببوورن ناوەکەم بەباشی بەبیر نییە بەڵام دەروێش ئۆغڵیە پاشناوەکەی ئەڵێتەن ئەی ڕەجەب تەیب ئەردۆغان خۆ کوردە عەزیزەکانمان ئەفغانی نین ئەتو چۆن ئەوانە ئەنتیگرا دەکەی یعنی پێشتر ئەو کابرەیە بەتەنیا دەیگوت ئەی نەفرەتتان لێبێ ئێوە لەگەڵ تیرۆردا لەناو یەک یا تاق دەخەون نازانم قسەی وها قۆڕ بمانای دەکردن ئێستاکە ئسلوبەکەی زۆر نەرم بووە ئەڵێ ئەی ڕەجەب تەیب ئەردۆغان کوردە خۆشەویست و عەزیزەکانمان خۆ ئەفغانین چۆن دەتوانی ئەمانە ئەنتیگرا بکەی لەکوێوە هایتە کوێ فاشیزم لەکوێ هایتە کوێ ئیتر ئەمانە هەمویان پەیوەندیان بە ڕاسیۆنالیتەی جیهانەوەیە لە جیهانی بێ ڕاسیۆنالیتەی ئێستادا جیهانە شێتەکەی ئێستادا کە جنۆکەکان بەڕێوەی دەبن هەندێک جار تەماشا دەکەین جۆرە ڕاسیۆنالیزمێکیش هەیە ئەو ڕاسیۆنالیزمەش نە شاراوەن لەناو ئەمریکادا هەیە لەناو کوردەکاندا هەیە لەناو تورکەکانیشدا هەیە بەڵام زیاتر لەناو دەوڵەتەکاندا خۆیان شاردۆتەوە چۆن ئەردۆغان شتێک دەکا قسەیەک دەکا وەکو شێت وەکو جنۆکە قسەیەک دەکا بەڵام لە پڕەوە تەماشا دەکەی شتێکی دیکە دێتە ئاراوە وەکو ئەوەی لە کۆنفرانسی میونشندا دەربارەی کوردەکانمە بینیمانوە نیە تۆماس باراک لەکوێ و ئیتر ئەوەی لە میونشن بینیمان ئەوە لەکوێ ئەوە لەکوێ دێ لەناو سیاسەتی تورکیاشدا هەیە سیاسەتی ئیتر تورکیا تەماشا دەکەین لەو ماوەیە گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە ئەو گۆڕانکاریە تەماشا دەکەی پەیوەندیەکانی لەگەڵ مەسەر قاتیل سیسی بوو قەرداش سیسی ئەو یۆنانەی کە دەیانگوت ئەو هەر بزانن شەوێک هاتن بەسەرمان دادان ئیتر یۆنانی جوابی دانا دەیگوت مادەم هەروە دەکەن تکایە بە ڕۆژ وەرن بە شەمێن گاڵتەی پێدەکردن ئێستاکە تەماشا دەکەین وەکو دوو قەرداش لەسەر مێزێک دانیشتوونە ئیتر تەماشا دەکەین لەگەڵ کوردەکانیش بە هەمان شێوە لێرەدا جیاوازیەکە ئەوەی لە سووریا ئەو تابلۆی لە سووریا بینیمان هەندێک جیاوازتر بوو بێگومانیانە ڕاستیۆنالیتە بوونمان تێدا نەبینی بەڵام ئەوەش تا ڕادەیەک پەیوەندی بەو ڕێککەوتنەی ئیمرالی و تورکیاوە هەبوو بە پێ ڕێککەوتنەکەی ئیمرالی دەبواە ئیتیفاقی دەی ئازار لە کاتی خۆیدا جێبەجێکرابە هەردوو لایەن جێبەجێیان نەکرد ئیتر بەڵام ئەگەر کوردەکان ویزبایان جێبەجێ بکەن خۆ ئەیانتوانی بڵێن ئەی سەرۆک دۆناڵد ترامپ ئەی ئەردۆغان ئێمە ئامادەین ئەو ئیتیفاقە ئەمڕۆکە ئیمزا بکەین ئەحمەد شەرع ئەیتوانی بڵێ نیکەم نەخێن نیان کردیتر هەتاوەکو بە چەک لە دەستیان دەرهێنان و هاکان فیلان ساڵێک و هەر قێرە قێری دەکرد دەیگۆ سەبرمان نەما لە بەرامبەر ئەوەی کە خەڵکێک لێ تێبگال لەناو هێزەکە لەناو خۆسەری دیموکراتیکدا ئیتر ئالدارخەنی دەیگۆ سەبرامەژی نەما سەبرامەچی نەما دوای لێیاندا ئیتر وای لێهات ئیتر ئەمانە گۆڕانکاریان بەسەردادی پرۆژەی دەوڵەت یعنی لە تورکیای ناسیۆ ینی لە تورکیادا شتێکی دیکە هەیە کە نامەوێ لە بیری بکەم دەمەوێت باسی بکەم ناسیۆنالیزم لە تورکیا هەیە نەتەوە پەرستێکی شێت و هار و وحشی هەیە بەڵام لە بیرمان نەچێ ئەو ناسیۆنالیزمەکە هی پەکەکە شوایە یعنی چۆن ناسیۆنالیزمی پەکەکە تابعی پەکەکەیە چۆن ناسیۆنالیزمی پارتیە مەسەلەن سیوێکی ئاب دەکا ئەڵێ باشی کردووە ناڵێ ئەوە خیانەتە لە ناسیۆنالیزم چۆن ئەتو سوپای داگیرکردێنی ئەڵێ کارێکی زۆر باشی کرد حکمەتی سەرۆک بارزانی پاشان لە ریفراندۆمدا ئیتر سەرەتا ئەڵێ حیسابی یەک بە شەرتان لە بۆ ناکەم حیسابی سەرکی پیازێکتان لە بۆ ناکەم بەڵام ڕۆژی دوایی داوای دیالۆگ دەکا و لە 150 ئەو خاکەی لە ژێر دەستیا بوو لە ژێر دەستیان دەرهینایە بەڵام لایەنگری ناسیۆنالیستی پارتی هەر چەپڵەی لە بۆ لێدا ئەوەی پەکە شوای مەسن لایەنگرەکەی بەڕۆ بە ژۆرنالیست و ڕۆژنامەنووس و ئەکادیمیسیان و تێگەی چەپڕی لە بۆ لێدا لە بۆ ناسیۆنالیزمەکەی تێگەی ئیتر لە تورکیا شوایە لە تورکیاش ناسیۆنالیزمی تورکی ناسیۆنالیزمی دەوڵەتە ئی کۆمەلگانیە و ناسیۆنالیزمێکی کولتوری نیە لەناو کوردەکانیشدا ئەمە هەیە ناسیۆنالیزمی دەوڵەت نەوەک یعنی هی نەتەوە و کولتور و ئەتنیکی خەڵکی تورکە حتا تورکەکان ئاخیر کەسن کە لە تورکیادا کراون بە تورک تێگەی تورکەکان ئاخیر قەومن لە تورکیادا کە بووینەتە تورک بزانە ئەمە زۆر گرنگە هەر لە بۆ هەندێ
لەناو ئەو ناسیۆنالیزمێک کە هی دەوڵەتە ئەگەر دەوڵەت گوتی کەس ناتوانێت هەتا سەری بڵێ نا وەکو ئی پارتی ئەوانە یەک دوزار ئەتوان بڵێن نا بەڵام لە کۆتاییدا وەکو قسەکەی دوایی بەبیرمان هێناوە ئەڵێ ئەی ڕەزەب تەیب ئەردۆغان خۆ کوردە خۆشەویستەکانمان ئەفغانینی چۆن ئەنتیگریان دەکەن وای بەسەردێ ئیتر وهایە لەناو حیزبە کوردیەکانیشدا وایە ئیتر ناسیۆنالیزمی پارتی بڵێ ئۆتۆنۆمی باشە ئەڵێن باشە عەبدوڵڵا ئۆزەلان بڵێ ئاڵای تورکیا پیسە میزی پێداکەن هەموو میزی پێدا دەکەن بڵێ ئاڵای تورکیا باشە هەموڵێن باشە چپڵی لە بۆ لێدە ئەوەش وایە ئیتر ئەمانە هەمویان لە ناو دەوڵەتی تورکیادا ئێستا بابەت تایبەت باز دەکەین لە ناو بیرۆکراسی دەوڵەتی تورکیادا کۆمەڵێک نهێنی هەنا کۆمەڵێک شت هەنە کە ئەوان هەستی پێ دەکەن ئەوانی دیکە هەستیان پێ ناکەن سیاسیەکان هەستیان پێ ناکەن سیاسیەکان لەبەر پرۆپاگەندە و دەنگ هێنان و هەڵبژاردن و ئەم جۆرەشتانە ئەم پۆپولیزمە ئاگیان لە شتانێ بەڵام بیرۆکراسی زۆر شت دەزانێت کە لە دنیای ئایندەدا چی ڕوادا چی دەگوزارێ بۆیە ئیتر دەبێ سیاسیەکان ڕاسیۆناڵ بن ناچارن ڕاسیۆناڵ بن ئیتر لە تورکیاش قوتابخانەیەکی سیاسی تایبەتمان نییە تایبەت بە سیاست بەڵکو سیاست ئاین ناسیۆنالیزم هەروەکوتمی دەوڵەتە ئاینی شوایە ئیسلامێکی کۆمەلگای تورکیمان نییە ئیسلامەکە هی دەوڵەتە ئیتر سیاسەتی تورک دەوڵەتە ناسیۆنالیزمەکەشی ناسیۆنالیزمی دەوڵەتە کەواتە هیچیە کەواتە هی بیرۆکراسیە لە ناو دەوڵەتدا چێ دەوڵەت بەڕێوەدا بە بیرۆکراسی لە کۆتاییدا دەوڵەت بەڕێوەدا بە ئیتر سیاسیەکان ئێستاکە ناچارن دوای قیڕەقیڕێکی کاتی بە گوێی بیرۆکراسی بکەن یعنی بڕیارەکانی بیرۆکراسی بەجێ بێنن لە راپۆرتەکەدا ئیتر ئاماژە بە تێرۆر کراوە ئیتر تورکیا وڵاتێکە کە لەوێ مرۆڤەکان بە ئاسانی دەکرێت بکرێن بە تێرۆریست ئیتر لەوێدا باس لەمە کراوە کە دەبێ لەمە دووە پێناسەیەکی نوێی تیرۆر بگرین دەست یعنی بە قسەی خۆیان تاوەکو بتوانن لەگەڵ تیرۆردا مامەڵە بکەن ئیتر ئەمە کاردانەوەی ئەمە لە سووریاشدا حتا حدێک بەو شێوەیە مەسەرەن تەماشا بکە ئیتر شتێک دەربارەی سیاسەتی نێودەوڵەتی بەڕای من نەگۆڕاوە ئەوەی کە باز دەکرێت ئەمریکایتر لە پڕەوە گۆڕا ئەمریکا بۆ دۆستی کورد ئیسرائیل بۆ دۆستی کرد بابە هەر دۆست بوو نابابە ئێوە لێتان تکچوو بوو ئەمریکا و ئیسرائیل هەر دۆست بوون هەندێکیان وادن هەندێکیان ئەڵێ ناوەڵا هاتەوە سەر سکەی خۆی نەخیر هیچ نەگۆڕاوە ئەوەی لە مینوخ بینیمان خۆر ئاوا گوتی ئێوە وەک کورد وا هەست دەکەن کە مافەک لە مافەکانتان بێبەشکراون بەڵام ئەمە ڕاست نییە مافەکانتان ناوچەکەتان و دەسەڵاتەکەتان ئەوەیە کە ئێستا هەتانە ئەوە کەواتە ئەوەی پێشوو ماکسیمالیست بوو ئەوەی پێشوو زیادە ڕۆیی بوو ئێوە بە خۆتان زیادە ڕۆیتان کردبوو پێی خۆتان لە بەڕەکەتان درێژ کردبوو دوو بۆ ئەوەی ئەو هەستە بگۆڕن ئەڵێن تەماشاکەن چۆن ئێمە جۆلانیمان کردە شەرع وەقات و ڕێباتێکمان لەبەر کرد ئێستاکە شاهین عەبدیش دەکەینە مەزلوم عەبدی وەقات و کراڤاتێکی لەبەر دەکەین و لەگەڵ شەیبانی لە مونیخ لەسەر کورسی لەسەر مێزێک دایدنین و ئەڵێن تەماشاکەن ئەوانە یەکسانە لە سووریای ئێستادا کەواتە سەربازە ئیدۆلۆژیەکان دەکەنە سڤیل لە بەرچاوی کامێرا بەڵام ئەوانە سڤیل نابن پاشان پێتان دەڵێن بۆ ئەوەی بۆ عەلەوی و ئەوە بۆ عەلەوی و دروزیەکانیش دەیکەن مەسەلەن مەزلوم و ئەلشەرع لەناو جەماعەتە ئیدۆلۆژیەکانیان قەتیز بوون پێشتر قەتیز بوون بۆیە دەبوایە چکرا بە دەبواە قات و کراڤاتێکیان لەبەر بکرێ تاوەکو لە پەکەکە و لەلایەکی دیکەش لە جیهادیەکان دوور بکەنەوە یانیش ئیماژێکی وانیش هەمدەن بەڵام خۆوان نییە چونکە دوای گەشتەکە کراسەکانیان دادەکەن کراسی جاران لەبەر دەکەن و دەگەڕێنەوە ناو جەماعەتەکانیان هەم مەزلوم و هەم شەرع ئیتر ماوەیەک وەک پەکەکەی و جیهادیەکان دیار دەبنەوە مەسەن جاری یەکەم کە شەرع قراواتی لەبەرکردێک ڕۆژی نەخایەن چۆن ئەو جەماعەتەکەی ئەو جلە کۆنەی ئەلقاعیدەی لەبەر کردەوە ئیتر لێرەدا قات و کراڤاتەکان ناچاریەکن یعنی ئەگەر چی مەزلوم هەر مەزلومەکەی جارانە بۆ لەبەر ئەوەی ئیتر
لەبەر ئەوەی بەسەرەن لە ڕیپۆرتاژێکیدا باس لە ڕەخنە دەکا یعنی ڕۆژنامە نووسەکە پرسیاری لێ دەکە دەربارەی هەندێک ڕەخنە دیانیش دەربارەی هەندێک بۆچوونی خەڵک هەندێک ڕەخنێ خەڵک مەزلوم عادی ئەڵێتن ئەمانە هیچیان ڕاستنین بەڵام هەرکەس ئازادا ڕەخنە بکە ئێمە کەم و کورتیمان هەیە ناڵێ کەم کورتەکانمان چین یەک دوێمینیان ئەڵێ بەڵام دەبێت ڕەخنەی ڕاست بکەن باشە ڕەخنەی ڕاست چیە ڕەخنەی غڵەت چیە ڕەخنە ئیتر پێناسەی ڕەخنە پێناسەیەکی ڕێژەیە تو چۆن ئەتوانی ئێستاکە ئەو هەموو قسانەی من ئەو هەموو ڕەخنانەی من بڵێ ئەو ڕەخنەی ڕاستیان غڵاتە ڕێژەیە بەشێکی ڕاستە و بەشێکی غەڵەتە بەڵام دەبێت ڕێگە بدەیت ئەمن ڕەخنەکە بگرم وانە لە هەمان کەدا مەزلوم عەبدی چیڵێ ئەڵێ ئێستاکە کاتی ڕەخنە نییە ئەوە لە هەمان کەدا لەناو بزوتنەوە چەکداریەکاندا بەتایبەتی لەناو پەکەکە 50 ساڵە ئەڵێ ئێستاکە کاتی ڕەخنە نییە نەک بۆ کێشەکانی دەرەوە کە لە دەرەوە ڕنگدانەوەیان لەناو خۆشیدا مەسەن لەناو خۆدا زۆر کەسەیە زۆر جار خەڵکەیە بەبێ گوناح کوژراوە لانە هەواڵ بۆ کوژرا من ڕەخنەم هەیە ئەڵێ ئێستاکە ڕەخنە نییە وەزە خراپە شەڕ هەیە کۆمەڵکوژی هەیە باشە کەینە شەڕ نامێنێ کەینێ وەزعدێ ئەمەشیان دیار نییە لە کوردستانی عراقیش لە کاتی خۆی وابوو مەسەلەن لیبرالترین کەس مامزەلاو تاالبانی زۆر زۆر لیبرال بوو وانە سەکۆی ڕەخنەی پێکی نبوو کە هەر کەسێک دەبێت لەسەر ئەو سەکە ڕەخنە بکە بەڵام جارێک زۆریان لێتون کرد گوتی ئەوانەی ڕەخنە دەکەن ئەمانە سەگن بە مانگە شەو دەڕەون وانە لە زاری دەرچوو هەرچەندە لە لای برادێک پاشان پەشیمان بوونەوەی خۆی دەربڕی بوو گوتبووی فلانە نووسین ئارتیکل زۆری بێزار کردم لە کۆنتترۆل دەرچوو هیوادارم جارێکی قسەی نەکەمەوە کاک مەسعود مەسەلەن بە هەمان شێوە ئەڵێ دەبێت ڕەخنە بگیرێ و ڕەخنە هەبێ و ڕەخنەدان هەبێ و ئەم شتانە بەڵام جارێک ئەویش مەسەرەن لە زاری دەرچوو گوتی یا لە زاری دەرچوو یان لە زاری دەرنەچوو نازانم گوتی بۆ خۆتان هەڵپەڕن وانە ئیتر مەزلوم عەبدیش هەمان شتمان پێ دەڵێ ینی مەزلوم عەبدی لە کاتێکدا چاکەت و قەرەواتێک لەبەر دەکا وەکو ئەلشەرع بەڵام تەماشایەکە هەر مەزلوم عەبدەکەی جارانە بەڵام باشە بۆ ئەو چاکەتە لەبەر دەکا لەبەر ئەوەی گولەکەی مەزلوم عەبدی زۆر ناڕوە گولەکەی زۆر ناڕوە بەڵام چەند کیلومترێک دەڕاوە چەند دۆشکە 3-4 کیلومتر با بڕوە وانە بەڵام قسە لەو سەردەمەدا ویانی شوێنە دەگاتە سیبیریا دەگاتە ئامازۆنی شوێنە و بۆ ئەوەی دەنگ بکەیت و دەنگەکەت ویانی شوێنەکەت بڕوە زۆر دۆر بڕوە دەبێت کراسەکەشت بگۆڕی کراسێک لەبەر بکەیت ئەمە زۆر زۆر گرنگە و ئەمە بە مەدەنیبوونی شکلی پێ دەڵێن ئەمە لە سیاسەتی ئەمڕۆدا هەیە ئەمە لە بۆ ئەردۆغانی شوای ئەردۆغانیش دەبێت چاکەت و کراڤاتە لە خۆ بکە چاکەت و کراڤاتی ترکچیتی و ئیسلامتیتی دەبێت فڕێبدا ئێستا دەم پارتیش دەبێت چاکەت و کراڤاتێک لەبەر بکە دەم پارتی تا ئێستا دوو جلی هەبوو جلەکیان شال و شاپک بوون تێگەی لە گوتارەکەیدا ئیتر دەستیان لە مێزێ ئەدا و کورد مەزلوم من گوتارێکی کەی ئینتەرناسیۆنالیستی هەبوو ئیتر ئەو جلە فەڕەنسیانە چنە پیاوە قەڵەوەکان لەبەر دەکەن دووشت لێرەدانە بۆی پانتڕۆنەکە نێتە خوارەوە ئیتر ئەوانەی لەبەر دەکرد بەڵام ئێستا پێویستی بە جلێکی دیکەشە بەڕای من چونکە دەمپارتی ئێستا تاقا لایینی مەشروع لە ناو تورکیادا کە بە هەڵبژاردن دروست بووە دەبێ ئەویش بزانێ وانش پرسی پێ بکرێ لە سووریا و لە عراقدا چی ڕۆدا بەنسبەت تورکیا ئیتر ئەمانە زۆر زۆر گرنگن یعنی بەگشتی مەسلەیەکی بەو شێوەیەت بێگومان لایەنی دەوڵەت و لایەنی کولتوری هەیە ئیتر کوردەکان دەوڵەتیان پێ دروست ناکرێت دەوڵەتیش دروست نابێ دەوڵەتیش دروست نابێ و ئەمە بەتەنیا گوتارە قسێ هیچ حیزبێکی باسی دەوڵەت ناکە هیچ حیزبێکی دەوڵەتی ناوێ هەمووش دەزانن ئەمە نییە لە بۆ هەندێک چۆن دەژی بەبێ دەوڵەت چۆن دەژی لێرەدا کولتور پێویستە ئیتر یەهودی و ئەرمەنیەکان کاتێک بوونە یەهودی و ئەرمەنی کە دەوڵەتیان نەبوو یەهودیەکان بە تایبەتی لە سەردەمێکدا دەبنە یەهودی ئەو هەموو پسپۆر و زانا و خوێنەوار و فەیلسوفەی لێ دروستە بێ لەبەر ئەوەی دەوڵەتی نییە لەبەر ئەوەی زۆڵمی لەسەرە ئیتر ناچارە بەهێز بێ بەڵام لە تورکیا تەماشا بکە لەبەر ئەوەی دەوڵەتی هەیە تێگەی تەماشاکە چیلی دروست بووە لە ئیسرائیلی ئێستا ناڵێم فەیلسوفنی ئەکادیمیسیان نیە بەڵام فەیلسوفی ناو ئیسرائیلی کە لە ئیسرائیل گەورە بووە
لا ئەنگری دەوڵەتی ئیسرائیلەوە فەیلسوفی یەهودی کە لە ئەڵمانیا تەماشاکە عەرز و ئاسمانیان فەرقی دەبینی یعنی ئەمە زۆر گرنگە کە لە ئایندەدا دەبێ کوردەکان لە بواری کللتوردا خۆیان پێشخن کللتوری شتێکی گشتیە من باسی ساز لێدان ناکەم چونکە ساز لێدەرەکانیشمان ئێستا بەشێکی زۆریان کللتورەکەیان کللتورێکی نەتەوەپەرستی فاشیە تێگەی جوێن بە عەرەب بدە و جوێن بەوە بدە و ئیلا دەوڵەتم دەوێ و تێگەی پاشانیش لە بیری بکە و پێککەت بخۆ بخەواییتر ئەوە نابێ ئیتر دەربارەی دیموکراسی دەمەوێت لە کۆتاییدا قسەی لەسەرکەم یعنی دەرگای سیاست ئێستاکە وەکو گوتمان دەکرێتەوە دەرگا لە بەردەم ئەردۆغان دەکرێتەوە یان ئەردۆغان ئەم قۆناغە بەسەر دەخا ویانیش ئیتر کودەتای لەسەر دەکرێ و لە ناو دەبدرێ ڕێگایەکی دیکەی لەبەر دانیە کاتێک دەرگا لە بەرامبەر سیاست دەکرێتەوە ئیتر ڕۆلی بیرۆکراسی تۆزە کەمتر دەبێتەوە واتە ئۆپۆزیسیۆن جێگای بیرۆکراسی دەگرێتەوە پاشان تا ئێستا ئیتر دەمانگوت پرۆژەکە پرۆژەی دەوڵەتە ئەی سبەی چی بڵێن باشە سبەی چی بڵێن ئیتر ناچارن بیکەن بە پرۆژەیەکی سیاسی بڵێن ئەمە پرۆژەیەکی سیاسیە سیاست بریتیە لە چه سیاست بریتیە لە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن ئیتر دەسەڵات و ئۆپۆزیسیۆن مانایسیە معنای دیموکراسیەتە لە شوێنێکدا تەماشا دەکەیت چۆن تەماشامان کە گوتمان دنیای شێتانە شێتەکان دنیا بەڕێوە دەبن بەڵام لەناو ئەوانەدا بیرۆکراسیی زیرەک دێتە دەرەوە کێشەکان بە شێوەیەکی دیکە چارەسەر دەکات چ ناو تورکیا چ ناو جیهان نمونەمان هێنایەوە لەناو دیموکراسیشدا عینیشتە هەندێک جار ئیتر ئەتوانی پرسیار بکەی مەهەپە و دیموکراسی کوجا مەرحەبە بەڵێ ڕاستە کوجا مەرحەبە بەڵام تورکیا نەتەوە پەرستە وایەنە مەهەپەش عەرابەکەیەتی باخچەلی عەرابەکەی نەتەوە پەرستی تورکیا بەڵام شتێک پێویستە بۆ ئەوەی نەتەوە پەرستی بمینێ بە تایبەتی نەتەوە پەرستێکی گەورەی وەکو نەتەوە پەرستی تر ئەتۆ پێویست بەکرانەوەیە پێویست بە گەورەبوونە بەڕۆی جیهان و بۆ ئەوەیە تو گەورە بی و کراوە بی دەبێت تۆ کێشەکان چارەسەر یەک لەوانش کێشەی کوردە کێشەی کورد پێویستی بەچیە پێویستی بە یاسایەوە نیە پێویستی بە حقوقەوە نیە یاسا حقوق پێویستی بەچیە لە هەر شوێنێکدا یاسا و حقوق هەبوو لەوێدا ئیتر دیموکراسی هەیە بەڵێ هاوڕێیان من ویستم ئەمڕۆکە بە کورتی ئەم بابەتتان بۆ باس بکەم هیوادارم توانی بێتم خزمەتێکی بچووکم پێکردبن ئەمڕۆکە وەڵامی پرسیارەکانتان نادەمەوە بەڵام ئەو پرسیارانە ئێستا کە نووسیتان تکایە لە چاتەکەدا بنووسن ئیتر هەوڵەدەم بەیانی زوو لایفێک بکەم وەڵامی پرسیارەکانتان ئەدەمەوە بەسەر سەر و بەسەر چاوم تکایە ئەو پرسیارانەی ئێستا نووسیتانە لە دوای داخستنی ژوورەکە دەڕۆن تکایە سەر لە نوێ بینوسنەوە دوای ئەوەی دامخست پرسیارەکان بنووسنەوە من بەیانی وەڵامتان ئەدەمەوە و داوەتان لێ دەکەم تکایە وەکو هەموو جارێک داوەتان لێ دەکەم ئەو شڕۆڤانە لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن و داوایان لێ بکەن کە ببنە میوانی لایفەکانمان کە ئەم جۆرە قسانە لە هەموو شوێنێکدا بەو شێوەیە ناکرێن جا ڕاستە یان غەڵەتە ئەمەیان کێشە نیە بەڵام شتێک کە غەڵەتیش بێ ئەگەر بیر و ڕای جیاواز بوو ئەوە یارمەتیت ئەدا بۆ ئەوەی ئەتۆ بتانی زیاتر بیری لێ بکەوە و لە ئەنجامی ئەوەدا پێشکەوتنێک لە بینی دیالۆکەکانماندا دروست دەبێت شەو شەوگارتان شاد هەر بژین ڕێز و سڵاو و حرمەتم بۆ هەر هەمووتان